الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربنا لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم آمين وبه نستعين. خوشکوبرانی بەڕێزم سڵاو و ڕەحمەتی خوا لە هەمومان بێت. لەوانەی دووەممان لە باسی کۆرسی ئیلحادناسی لە خزمەتانە ئینشاء الله. هەوڵە دێن لەم کۆرسە بە پشتیوانی خوا بچینە خزمەتی بابەتێک یا باسێک ئەویش لەسەر مێژووی ئیلحاد. طبعا مێژووی ئیلحاد مێژوویەکی ناڕوونە لەبەر چی؟ لەبەرەوە ئینسان بە طبیعەتی حاڵ حەستی فیتری ئینسان، حەزە فیترەکانی ئینسان، مەیلی سروشتی ئینسان بەراو و ئیمانهێنان مەیلێکە و خوای گەورە ناو ناخی ئینسانە چاندوێتی. واتە مرۆڤ بە طبیعەتی حاڵ مرۆڤێکی ئیماندارە، ئەوە ژینگەکەی ئەو ئیمانەی لە ئاگۆڕێ. واتە خوای گەورە فەرمێ چی؟ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها. ئەمە فیترەتێکە و خوای گەورە ناخی ئینسانەکان چاندوێتی، یعنی مەیلی سروشتی ئینسان بۆ باوەڕ و بۆ باوەڕوون بەخوا شتێکە لە ناخی ئینسانەکانە هەیە. یا خوای گەورە شوێنکە فەرمێت وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا. واتە خوای گەورە لە عالەمی ئەڕواحە تەواوی ڕۆحەکانی کۆ کردووەتەوە لە باوکە ئادەم تاوەکو خاتەم، پێیوتون ئایا من خواتانم؟ هەمومان شایەتیمان داوە قالوا بەلا شەهیدنا، بەڵێ تۆ خوامانی. بۆ أن تقول يوم القيامة يعني هذا غافل. تاوەکو طبعا لایەک محذوفە، تاوەکو نەڵێن لە قیامەتە ئێمە ئاگاداری ئەمە نەبووین. کەواتە خوای گەورە ناسینی خۆی و باوەڕی لە ناخی ئینسانەکانە چییە؟ چاندووە. بەڵام ئەم ناسینە ژینگە ئەیگۆڕێ. ئەم فیترەتەکە لە ئینسانە هەیە، ژینگە ئەیگۆڕێ. وەکو فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت ما من مولود يولد إلا ئەفەرمێت چی؟ ما من مولود إلا يولد على الفطرة، لەسەر فیترەتێکی پاک لەدایکە بێ. بەڵام چی؟ فأبواه يهوداني وينصراني تا کۆتایەکەی ئەوە باوکو دایکە دێن چیەکەن؟ دێن ئەم کەسە ئەگۆڕن بە ئاراستی ئەوەی کە ژینگەکە ئەیەوێت، بە ئاراستی چی؟ کافربوون بێ و ئیلحادبوون بێ، یا بە ئاراستی جوولەکەبوون بێ، یان سەردەشت مەجوسی بوون تا کۆتایەکەی. بۆیە چییە؟ بۆیە لەسەر ئەم ئەساسە کە باوەڕ شتێکی فیترێ لە ناخی ئینسانە، ئیلحاد شتێکی دەگمەن بووە. واتە ئیلحاد شتێک نەبووە لە تاریخا لە مێژووە دیاردە بێت تاوەکو ئێمە ئیسا بتوانین بە شێوەیەک چۆن بڵێ ئاشکرا و ناوەکان بێنین و باسەکان بکەین. دەرکەوتنی ئیلحاد بە شێوەیەکی دیاردە لە دوای سەدەی با بڵێن 16 یا با بڵێن دوای سەدەی 18ەوە، دوای شۆڕشی فەڕەنسی 1879 دروست بوو. دەرکەوتنی مێژووی ئیلحاد لە دوای شۆڕشی فەڕەنسیوە دروست بووە. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بڵێن ئیلحاد یا کەسە خەڵکانی نەبوون مولحید شتیوا هەر نەبووە، نەخێر. بەڵێ خەڵکانێکمان هەبووە مولحید بوون، کۆیسا یەکەی کە دابەشێکین و باسیەکەین. بەڵێ هەست چۆن بڵێ یەکێ لە مێژونووسە گەورەکانی و ناقسەیەکی جوانەکات، ئەڵێ چی؟ کە ناوی پلۆتارکە، ئەڵێ زۆر شارمان بینیوە لە مێژوودا قەڵایان نەبووە، شورا و کۆشکیان نەبووە، شارستانیەت و حەزاراتیان نەبووە، بەڵام شارمان نەبینیوە معبەدی نەبوو بێت، پەرستگای نەبوو بێت. ئیتر بەم پەرستگا یعنی لە ڕێگەیەوە گەشتبوون بە خوای حەق یاوەکو نەگەشتبن، هەر مهم خوایەکیان هەبووە، بێخوا نەبوون، بێ خودا نەبوون. هنری برجسون ئەمیش کە یەکێکە لە فەیلسوفێکی فەڕەنسی قسێکی هەر لە هەمان شێوەکە، ئەڵێ چی؟ ئەڵێ کۆمەلگای مرۆڤایەتی دوور لە زانست و فەلسەفە و هونەر گیانی بەسەر بردووە، ئەمانی بوو. عنێشە کۆمەلگای بێت زانستی نەبوو بێت، فەلسەفەی نەبوو بێت، بەڵام هەرگیز نەبووە کۆمەلگایەک ئاینی نەبوو بێت. ئیلا مێژووی مرۆڤایەتی بێ ئاین نەبووە، ئاین بەشێ بۆ لە مێژووی مرۆڤایەتی. هەر لەسەر ئەم بنەما ئیلحاد چی بووە؟ ئیلحاد دەگمەن بۆ لە ناو مێژووی مرۆڤایەتیە. باش، کەواتە ئێستا ئەمە بین چی بکەین؟ قسێکی کەشەیە لە زەبورە، طبعا ئەمە ئێمە نەقلەکەین لە سەحەدەکە لە ڕاستیا هینین. ئەڵێ لە زەبوری ئیمام داود پێغەمبەرە قسەیە کراوە کە کەسی وتوێتی چی؟ قال جاهل في قلبه ليس إله. واتە کەسی وتوێتی کە خوا نییە، بڵێن ئەمە وەکو شخصێتێکە لە مێژووە شتیوا هەبوو بێت کە پێشزاینەکە. دابەشکاری بکەین بۆ مێژووی ئیلحاد بەم شێوە بران و خوشکانی من. یەکەم ئیلحاد لە سەردەمی یۆنانیەکان، ئیلحاد لە سەردەمی ڕۆمانیەکان، ئیلحاد لە سەردەمی ئیلحادی ڕۆژهەڵات، ئیلحاد لە هندستان، ئیلحاد لە سەدەی ناوەڕاست، ئیلحاد لە سەدەی 16. یعنی بەم دابەشکاری شەڵایەکەیەکە باسێکی مێژووی ئیلحاد دەکەین. طبعا بتفصيل باسي ناكين ان شاء الله من اما بحثك كردو مدوايشه لجروبك بتان دا اني مخاي غورا سانيكا
ئەگەر لێرەشە تۆزە سرێع باسم کرد و ناوەکانم هەیە ناو ژمارەی ساڵەکانم تۆزە بە سرێع باس کرد ئیشکالێن نیە لێو بەتاندانی خۆتان دوان دای بەزێن و لە خزمەتان نابێت بەڵێ الحال سردەمی یۆنانیەکان طبعا سردەمی ئیغریقیا یۆنانیەکان کەیەکات تقریبا 500 تا 600 ساڵ پێش زاین ئەکات واتە پێشی زاین سەردەمی یۆنانەکە 2000 ساڵ عفوان پێشی زاین سەردەمی یۆنانەکانەکە لەو سەردەمەدا سەردەمی گەشەکردنی چی بۆ فەلسەفە بووە فەلسەفەش خۆتان ئەزانن واتە گەڕان بە دوای حەقیقەتە بە عەقڵ گەڕان بە دوای حەقیقەتە بە عەقڵ لەو کاتە خەڵکانێک هەبوون چەند فەیلسوفێ دەرکەوتون کە کۆمەڵ قسەیان کردووە لەسەر سەرچاوەکانی بڵێن بنەچەی دروستبوونی گەردوون ئەم قسانە بۆنی چی لاتوو بۆنی ئیلحادی لاتوو یەکێ لەوانە کێ یەکێ لەوانە تاڵیسە تاڵیس کە بڵێن بە یەکەم فەیلسوف دانێ کە سقراط شواڵێ بە یەکەم فەیلسوف دانێ کە چییە کە قەناعەتی وا بووە سەرچاوەی دروستبوونی گەردوون لە چیوەیە لە ئاوەیە واتە ئاو سەرچاوەی دروستبوونی گەردوونە و هەموو شتێکیش هەر لەوە دروست بووە بەدوایەوە کێ دێت بەدوایەوە ئەناکزیمێندەر یا ئەنێکمێندەر ناوێکی ئاوایە تقریبا ناوەکە گەر لە دوو شوێنیان هێنم کردووە جارێ بە ئێس و جارێ بە زای ناوەکە ئەنووسن کە لە 600 بۆ 546 پێش زاین ژیاوە ئەم کابرا قەناعەتی وا بووە خوا و جیهان یەکشتن هەردووکیان ئەزەلین واتە چۆن گەردوون چۆن خوا ئەزەلیە و هەر بووە ئەم گەردوونەش ئەزەلیە و هەر بووە خوا و جیهان لە یەکتری چین لە یەکتری جودا نین تقریبا وەکو بڵێن عەقیدەی ئیتیحاد و حلولی ئەم سەردەمەی خۆمان دوای ئەو ئەناکزیمێن دێت کە ئەمیشەر لە 585 بۆ 528 پێش زاینە ئەم قەناعەتی وا بووە خوا هەوایە ناپێوری چەندێتی و چۆنێتیەکەی نییە پێوانە نەکراوە لەسەر ئەم ئەساسە ئەم سێ فەیلسوفە کە ئەسڵی گەردوون ئەگەڕێنەوە بۆ چی ئەگەڕێنەوە بۆ مادە بە چی دانراون بە مولحید دانراون بەڵام ئیتر خۆ لەم ئەمانە نەبیسراوە لێکەی نوکۆڵی بوونی خۆیان کردبێت بەڵام لەسەر خوێندنەوەیان بۆم قسانە وتوانە کەواتەمە چین کەواتە ئەمانە مولحیدن باش دوای ئەمان کێ دێ کەسێتی بە ناوی زەینەفون فەیلسوفێکە لە 570 بۆ 475 ئەم کابرا قسەیەکی هەیە لە فیلمی ماکسیمیلیانە قسەکەشی نەقڵەکە ئەگەرمینی بێتان ئەڵێ چی ئەڵێ ئەگەر شێر و ئەسپ و ڕەشە وڵاغ توانای نەقاشی و هینیان هەبووە توانای بڵێن بەرتاشی و دروستکردنی هەیکەل خوددایان لەسەر شێوەی خۆیان دروستە کرد ئەم قسەی بەچی لێکەدەن و ئەڵێ هەندێکیان ئەڵێن لەوانەیە ئەم کابرا خوێندنەوە یعنی لە خوێندنەوە بۆ ئەم قسەی ئەوەیە کە قەناعەتی وایە کە خوددا ئەمە نییە ئێوە دروستیەکەن خوددا شتێکی ترە یعنی خوددا ئەوە نیە لەسەر شێوەی خۆ دروستی کەیت و هینی بکەیت بەڵکو خوددا شتێکی ترە هەندێکی تر ئەڵێ چی نە ئەمە قەناعەتی وا بووە کە ئەڵێ چی کە هەر باوەڕی بە خوددا نەبووە يعني چی يعني ئێوە خۆتان خوددا دروستەکەن نەک ئەوە خوددا هەبێ ئەوی دروست کرد بێت يعني خالقی خوددا خۆتانن نەک ئەوەی کە ئێوە خودداتان چۆن خوددا ئێوەی دروست کرد بێت يعني هەردوو خوێندنەوەکەی لێ هەیە وێ لە زمانی چاداناوە لە زمانی ئەوەی کە ئەمیش کەسێکی با بڵێ ملحید بوو بێت دوای ئەوە کێتێ بروتاجوراس فەیلسوفێکی سۆفسطایی بووە ئەم کابرا لە 500 پێش زاین ژیاوە کتابێکی نووسیوە دەربارەی خوددا ئەڵێ چی ئەڵێ هەر وەکو چۆن دڵنیانین لەوەی بڵین خوددا هەیە بە هەمان شێوەش دڵیانی لەوەی بڵین خوددانی یعنی کەسێکی ئەگنۆستیک بووە یعنی کەسێکی نازانم گەرا بووە واتە گومانی هەبووە لە بوونی خوددا و لەوەش ئەڵێ چی ئەڵێ ئێمە ناتوانین ئەو خوددایەکی ئێمە ئەیناسین شێوە و هەیئەتی بۆ دروست بکەین يعني چۆن بڵێ بەرجەستەی بکەین خوددای بێنین بەرجەستەی بکەین ئەمانە چین ئەمانە کۆمەڵە فەیلسوف بوون کە گومانی ئیلحادیان لێ کراوە دوای ئەوە کێتێت دیموکرێتیس یا دیموکرێتیس ئەگەر عەرەبیەکەی بخوێنین لە 460 بۆ 361 ئەم کەسە یەکێکە لەو کەسانی کە هەموو گەردوون کە بڵین دۆزەرەوەی زەڕەیە گەردیلەیە و گەردوونی بەچی شوپاندۆ بە مادە لە زمنیشا خوددا قەناعەتی وا بۆ خوددا مادەیە گەردوون هەمووی مادەیە فەلسەفەکەی لەسەر طبعا ئەمە تەلەبەی کێ بۆ تەلەبەی لیوکیوبیوس کابرایەکی یۆنانی بۆ فەیلسوفێ بۆ لە 440 پێش زاین ژیاوە ئەم چییە ئەم بێوەڕای بڵاو کردووەتەوە کەواتە ئەمانە هەمویان کە باسم کرد خوشک و برایانم هەمویان چین هەمویان فەلسەفەکەیان لەسەر بنەمایەکی مادیە تۆزێ قورسە ئەمە گەر وشک و قورسە گرد مازاکەن تا تۆزێ لە ئەم بەزمی فەیلسوفانە دەرەچم لەوانە زۆر ناڕەحەت بە گرد مازاک ئاوایە مش زۆریش لەسەر ناڵم بین خۆم خۆ لەسەری بڵێمەوە هەرەو نەیترە ڕاکە بەڵێ ئەم کەسە ئەم لیوکیوبیوسە یۆنانی ئەڵێ چی ئەڵێ باوەڕی وا بۆ جیهان لەلایەن یاسا سروشتیەکانەوە کۆنتڕۆڵ کراوە و هیچ ڕۆڵێک بۆ خوددا نییە واتە خوددا هیچ دەسەڵاتێکی لەناو جیهانانێ و جیهان بەڕێوە نابە ئەمەش عەقیدەی کێیە ئەمەش تقریبا عەقیدەی ڕبوبیەکانە
ڕووبیەکان باوەڕێن وایە کە خوای گەورە گیانی بەدیە ناوە بەڵام تەداخل لە گیانە ناکە ئیشەڵا ئەی خوێنی خوای گەورە ئاسانیکە. وتمان دیموکریس پێی وا بۆ خوددا بوونێکی مادی هەیە. بەڵێ ئەمانە هێشتا ناتوانین بڵێن ملحیدن بە دەرەجەی یەک. بۆ چونکە قسەکانیان ڕاستە بۆنی ئیلحادی لێ دێ، قسەی مادین، ئەسڵی قسەکانیان لە فلسفەکان فلسفەیەکی مادیە، بەڵام بە ئاشکرا نکۆڵی بوونی خۆیان نەکردووە. بەڵام ئەڵێ یەکەم کەسێک کە بە ئاشکرا نکۆڵی لە بوونی خوا و مەراسیمە ئاینەکان کردووە کەسێک بە ناوی دایاگۆڕاسی میلۆس. ئەم کەسە کە فەیلسوفێک بوو لە سەدەی پێنجەمی پێش زاین ژیاوە، لەکوێ لە شاری میلۆس یۆنانی ژیاوە. ئەم کەسە بە ئاشکرا گاڵتەی بە چی کردووە؟ بە توقوسە دینیەکانی ئێلیۆسینانی کردووە. کەسێک بووە بە ئاشکرا گاڵتەی بەخواکان و گاڵتەی بە توقوسە دینەکانی ئەو کاتە کردووە و ئەمە بە یەکەم کەسی ملحیددا ئەندێ لە مێژووە. تەبعاً جگە لە سۆمیخای هێندەکان کە لەسەر دوایی باسی یەکەم لە سەدەی پێنجەمی پێش زاین. ئەڵێم کەسێ پێڵێ ئەڵێ تۆ وا بیرەکەیتەوە خوای خوداکان گرنگی بە مرۆڤ نادەن، یعنی ئەو خوانەی کە هەمانە مرۆڤەکان ناپارێزن، ئەی چەندێ نابینی چەند جار خوای خوداکان مرۆڤەکانیان پاراستووە لە شەپۆل و دەریاکان و کشتەکانیان گاندوتە کەناری ئارامی. ئەڵێم نەکبەتەی جواب بداتەوە ئەڵێ باشە ئەی چەند کەسیش کەشتەکانیان غەرق بووە و مردوون. يعني کەسێک بۆ چییە؟ کەسێک بۆ تقریبا بە ئاشکرا ئەمە ملحید بووە. ئەم کەسە ئەم دایاگۆڕاسی میلۆسە بە ئاشکرا کەسێکی ملحید بووە. بەڵێ دوای ئەمە کەسێکی تر دێت کە بناوی چیە؟ سیۆدۆسی قورینایی، کە ئەمە خەڵکی قورینای وڵاتی لیبیا بۆ کەسا کەوتە وڵاتی لیبیاوە، بە سیۆدۆسی خوایش ناسراوە ئەم کەسە. ئەم کەسە لە بینی میسر و لیبیا و یۆنانە ژیاوە، بە ئاشکرا گاڵتەی بە خواکانی ئەو کاتەی یۆنان کردووە بە ئاشکرا، و کەسێک بووە لە پەرلەمانی ئەو کاتەی یۆنان چۆن بڵێ سزای لە خەشدانی بۆ دەرئەکەن. ئەمیش کە قسەیەکی باوی هەیە ئەڵێ چی؟ ئەڵێ جا من چی لێ کە نەیشم پوشم لاشەم بێتەوە خۆڵۆ بێتە هەواڵ تەواو. يعني باوەڕی بە زیندووبوونەوە نەبووە، باوەڕی بە خوددا نەبووە و کەسێکی چی بۆ سۆفت هین بۆ چۆن بڵێ ملحید بووە. ئەبی قۆر یا ئەبی کۆر کە لە ساڵی 340 بۆ 270 پێش زاین دێت. ئەم کەسش قوتابی ئەم سیودۆسەیە. ئەمەش هەر لە یۆنانی کەسێکی چی بووە؟ کەسێکی ملحید بووە. ئەبی قۆر ئیلحادەکەی لە دوو شتا زۆر خەس بووەتەوە. یەکەم مەزهەبەکەی مەزهەبی چێژ بوو، وتێتی چی؟ وتێتی ژیان هەمووی چێژە، چێژ وەرگرەوە بۆ خۆ بڕۆ بخۆرەوە و چاوەکان حەزیان لە بینینی چێژە. گاڵتەی بە مردن ژیان هاتەوە، وتێتی چی؟ وتێتی عندما کاتێکا من هەم مردن نییە، وكاتيش مردم وعندما يكون الموت موجودا كاتي مايش مردم كاتم من نيم. يعني بهمش باوري بچی نبوه، باوري بزیندوبوونەوە نبوه. و یەکێک لەو بابەتانی کە ئەم زۆر قسەی لەسەر کۆی کێشەی شەڕ بوو، ئینشەڵا کێشەی شەڕ خوا ئاسانی کە بە درێژی بابەتێکی يعني لێرە بابەتێکی بدرێژی لەسەر باسەکەین ئەڵقەیەکمان ئینشاءڵڵا. قەناعەتی وا بەوەی ئەڵێت ئەگەر خوای گەورە بەتوانایە و خوایەکی بەڕەحمە و بەدەسەڵاتە بۆچی شەڕ هەیە؟ بۆچی خراپە هەیە؟ ئەگەر ئەتوانێ خراپەکە لابا و لای نەبا ئەمە خوایەکی عادل نییە، خوایەکی بەڕەحم نییە. ئەگەر نایشتوانێ ئەمە خوانێ، چونکە خوا چۆنە بێ نەتوانێ. ئەم فەلسەفە ئەم قسەی هەتا ئێساش هەیە و تا قەناعەتەکەم هەر ئیشمێنێت. ئەمە بڵێن بە تێر و تەسەلی بە درێژی باسیەکەی. ئەمە فەیلسوفانی پێش زاینی یۆنانی ئەم چەند ناوەمان هەیە. ناوی ترمان هەیە لە ڕاستیە، بەڵام تر وەکو دیارەکان و کە فەلسەفەکەیان بۆنی ئیلحادی لێ بێ، بە تایبەتی دایاگۆڕاس و ئەبی قۆر و سیودۆس ئەم سیانە بە تەواوەتی ملحید بوون. بەڵام ئەوەکانی تر خوێندنەوە بۆ قسەکانیان کرد گومان هەیە کە ملحید بن. ئەمە لەکوێ لە یۆنان. ئێستا بێنە سەر چی؟ ئیلحاد لە هەندستان. هەندستان پێش 1000 ساڵ پێش زاین ئاینێک بڵاو بۆ تیانە یا جۆرێ لە گومان لە دەقەکانی چی؟ ڕیگڤیدا. ئەمە دیارن کتێبێکی ئەوان بووە، با بڵێن کتێبێکی پیرۆزی یان نووسینێکی پیرۆزی ئەوان بووە. ئەڵێ لەم کتێبە ئەڵێ چی؟ ئەڵێ کی ئەزانێت لەبارەی دڵنیایی چییە؟ یەقین چییە؟ کێ بۆمان ڕادەگەیەنێت کە ئەم گەردونە کێ دروستی کردووە؟ ئایا خوا دروستی کردووە یاخود نەخێر هەر هەبووە؟ ئایا خودای گەورە ئایا ئاگاداری گەردونە و چاودێریەکە یاخود نە هەر دروستی کردووە بەرەڵای کردووە؟ ئەڵێ ئەم گومانانەی کە لەم کتێبە هەیە ئەمە چییە؟ ئەمە بۆنی ئیلحادی لێتێ لە هەندستان. يعني ئەمە نزیکەی 1000 ساڵ پێش زاین ئەم گومانانە لە ئەو کتێبە هەیە. ئەڵێ دواتر لە دوای 500 ساڵ دواتر 500 ساڵ پێش زاین ئاینی بوزوی دێت. ئاینی بوزی هەر لەسەر هەما بنەماوە بیر و بۆ چوونە، بەڵام چییە کات؟ بەڵام ئەم چڕی باسەکەی لە باسی خوا و ئەگوێزێتەوە بە باسی چی؟ بۆ باسی معاناتی خەڵکی،
گیر و گرفت و کێشە و مەینەتیەکانی خەڵکی یعنی گرنگی بەم بابەتە ئەدات کاتێ هەر بوزا خۆی کاتێ باسی ئەوەی لێکەن خواچیە وەڵام نادات خدنەوە بەم قسە قەناعەتیان وایە کەواتە ئەمیش چییە ئەمان جۆرێک بوون لە چی لە مولحید و لە ئیلحاد دوای ئەمیش کەسێکی تر تێ بە ناوی سۆمیخا تەمەنم سۆمیخا هەنێک ئەڵێن کەسایەتیە هەنێک ئەڵێن هەر مەدرسەیەکە یعنی قوتابخانەیەکی ئیلحادیە هاتۆ چی کردووە نکۆڵی لە چی کردووە نکۆڵی لە بۆنی خوا کردو و کەسێکی مولحید بووە یان مەدرسەیەکی ئیلحادی بووە مەذهبێکی ترمانەیە هەر لە هەندستان مەذهبی بەراهیمەی پێوترێت ئەم مەذهبی بەراهیمە خوشک برایانم مەذهبێکە تقریبا ئەتوانین پێناسەیەکە وەکو مەذهبی ئیلحادی ئیسلامی نکۆڵان لە بۆنی پێغەمبەرایەتی کردو مطمئن الحادي الإسلامي يعني كل بيغمبراتية كان نقول خير وشر كان فضل عقل دنا سر نقلة وحيا أما إيش تقريبا جول لو جوران لبون نقولان لبوني بيغمبراتي كردو وتوانا شيء وتوانا عقل نعمتك إخوايا أم عقلي ما تواني تشاك وخرابي بناسي كما دام عقل أتواني تشاك وخرابي بناسين وهشمانا يتبيس ما نية وصيتي بيغم كخوا كسي بني ربناوي بيغمبر وري تشاك وري خراب مان بيشام دايما تواني بناسي أم خوا بزانين أما تقريبا جوري أبوا أما زي إبراهيم لهندستان كدواتر الحادي إسلامي هر أم بمشيوبو دو يسباسك إن شاء الله أما نشتيبون أما نش مذهبكي ملحد الحادي بون لكوي لهندستان بام الحاد لرومان رومانيا بلين السردمي الروماني طبعا السردمي الروماني زان جنابتان رومانيا ولاتي امبراطورتي غورا بوا شقاكي ايطاليا بوا اگه غلط نبم لا السردمي الرومان على عين بشويكي زور بربلاو بلبلاو ناو خلقيه يعني اوان دا عين بربلاو بو بسيطرين شد كيسا ناوينين كمترين شد خوايا كان دانا يعني اوان دائما باور بو باوي كخوا هي وتصرفي هي لكونا بو كمترين شد شيا خوايا كان بو خوايا دانا أم سردمي رومانيا شرمیان نکردو لەوەی خوای شارستانەتەکانی تر بێن بیکەنە خوای خۆیان بەڵام چیان کرد ناوەکەیان گۆڕیوە ناوی خواکەیان گۆڕی و کردوان ناوی خۆیان بڵێن ناوێکی تریان لە ناو کردوان بە خوای خۆیان گەورەترین خوایان با بڵێن لای ئەوان کە خۆی ناوی جوپیتێر ئەڵێ ئەم ناو خۆی بە باوکی خواکان ئەناسرێت بە خوای ئاسمان و هەورە تریشقە و ئەمانە ئەناسرێت ئەڵێ ئەم خوایەک بە وەریان گرتووە لە یۆنانەوە کە خوای زیوسە هاتون کردوانە بەچی کردوانە بە ژوپیتێر و کردوانە بە خوای خۆیان کە ئەمە قەناعەتیان وایە خوای ئاسمانە دوای خوایەکی تریان بووە کە ناو خوای جەنگ بووە ناوە ناو مارس خوای مارس خوایەکی تریان بووە خوای ئاو بووە ناوە نیپتۆن طبعا ئەم نیپتۆنە کەوتوانە خوای ئاوە ئەڵێ بۆچی وایە ناوە ئەڵێ ڕووبارێ هەبووە ناوی ڕووباری تیپەر بووە ئەم ڕووبارە لە زستانە لافا و چۆن بڵێ گۆڕانکاری کەش و هەوا لافای و دروست کردووە ئەمانە شاتوون ئەم خۆیان ناو نیپتۆن بۆ پاراستنیان لە ئەو شەڕی ڕووبار و لەو شەڕی دەریا و چۆن بڵێ لافا و ئەم شتانە وەکوتم بۆ هەموو شتێک خۆیەکیان بووە لە سەردەمی ڕۆمانیەکانە خۆی کشت و کاڵیان بۆ ناوی مەرامیس بووە خۆی پاراستنی کێڵگە و بیناکانیان بووە ناوی بینات بووە خۆی خێزان و کۆگا و ئەشتومەکی ماڵیان بووە ناوی یانوس بووە ئیتر زۆریان بوو لە ڕاستیە بە زۆر لەسەری نەڕۆم کەواتە لە سەردەمی ڕۆمانی نەک ئیلحاد نەبوو بەڵکو خوا زۆر بووە کە نزیکەی 1000 خۆیان بوو يعني سردمي روماني سردمي كإلحادي تقدر نكوتو بلكو سردمي روماني سردمي بوني خواكان أما يكم دوم لسردمي روماني رومان بڵین ئیمپراتۆرەتێکی گەورە بووە ئەم ئیمپراتۆرەتێک بووە پاوانخوازی کردووە تا هەست خۆی ویستێتی فراوان بێت گەورە بێت گەشە بکات چۆن بڵێ نفوزی خۆی زیادکە بۆ مەش چی پێویستی بە چی بۆ پێویستی بە جەنگاوەر بوو جەنگاوەریش کاتێک کەسێک کەوێتە ناو شەڕ و نزیکە بێتۆ لە مردن لە ئیلحاد دوورەکەوێت و گمانیتیانێ بۆیە قسەیەکی هین هەیە ویلیام تۆماس ئەڵێ چی نزیەکەیش من نووسیوە ئەڵێ لەناو خەندەقەکانی جەنگدا کەسانی مولحید نابینری کەسێ ناو خەندەقی جەنگایە و نزیکە لە مردن ناتوانێت مولحید بێت دێ لە ئیمپراتۆرەتی ڕۆمانی کە بەردەوام سەرقاڵی جەنگ و کوشتار بووە كمتر يعني بیان لو بردوام محتاج من بخواي بیان پارێزە لە شەڕ بیان پارێزە لە کوشتن بیان پارێزە لە برینداربوون لە حاڵەتێکی وا بەڕاستی نکۆڵی بوونی خوا و نەبوونی خوا تیانە نابینرێ قسەیەکی تر هەر لە سەردەمی ڕۆمانیەکان زیاتر ئەو کەسانەی کە جەنگاوەر بوون پاڵەوان بوون ئەوانە زیاتر ناسرا و دیار بوون تا ئەوانەی کە خەڵکانی فەیلسوف و چۆن بڵێ زانستی بوون
هەرچەند لەو سەردەمی ڕۆمانیەکانە کەمتر گرنگی بە فەلسفە دراوە هێن زیاتر گرنگی بە جەنگ و کوشتار و ئەم بابەتان دراوە لەسەر ئەم بنەما لە سەردەمی ڕۆمانیا چینیە چاو بە ئیلحاد یا خەڵکانی ملحید ناکەوێت خۆ ئەگەر بوش بێ مێژوو بۆ ئێمەی تۆمار نەکردووە خۆ ئەگەر بوش بێ مێژوو بۆ ئێمەی تۆمار نەکردووە بەڵێ ئیلحاد لە سەدەکانی ناوەڕاست لە سەدەکانی ناوەڕاست خوش برایانم کەنیسە باڵادەست بوو ئاینی مەسیحی باڵادەست بوو کڵێسا و پیاوانی کڵێسا دەسەڵاتێکی گەورەیان بووە بۆیە کەسانێکیش ئەگەر باوەڕیان بەخوا نەبوو بێت و مولحید بوو بێتن نانوێراوە بە ئاشکرا ئیعلانی ئیلحادەکەی خۆیان بکەن یعنی چی؟ یعنی لەو سەردەما ئیلحاد یا باوەڕ نەبوون بەخوا بە شێوەک لە شێوەکان دەرنەکەوتووە بۆ چونکە ئەگەر کەسێک هەر قسێ لەو بابەتەی کرد بێت عاقبەتەکەی کوشتن بووە لە سێتارەدان و سوتاندن و لە خاشدان بووە بۆیە لەو سەردەمی سەدەکانی ناوەڕاست کەمتر ئیلحاد دەرکەوتووە هەرچەند ئەڵێن لە شاری ئۆریلانیزی فەڕەنسی لە ساڵی 1920 زاینی دوو قەشە هەبوون ئەم دوو قەشە چۆن بڵێ باوەڕیان وا بۆ گەردوون ئەزەلیە ئەم گەردوونە هەر هەبووە بەدی نهاتوە خوای گەورە دروستی نەکردووە و گومانیان بووە لە چی لە عەقیدەی تەثلیث عەقیدەی قنوتی ثەلاثەی مەسیحیەکان یعنی خوا و کوڕ و ڕۆحی قودوس باوەڕیان بە چۆن بڵێ گومانیان لەسەر مە دروست کردووە ئەم دوو کەسە لەسەر ئەم باوەڕیان کوژراوە ئەمەش ناو ئەنرێ ئیلحاد خۆی لە ڕاستیە ئەگەر قسەیەکم هەلووە بیر چوو ئەگەر بیرکەینەوە لە سەردەمی یۆنانیەکانیشە ئیلحاد لە سەردەمی یۆنانیەکانە ئەم ئیلحادە نییە کە ئێستایان باسیەکەین ئەوان ڕاستن نکۆڵی خۆیان کردووە بەڵام نکۆڵیان لە ئاو خوا دار و بەردە کردووە واضحە یعنی عەفوەن نکۆڵیان لە چی کردووە لەبوونی ئەو خوا کە وەکو دار و بەرد خەڵک سەیریەکە نەک خوایە کە خالقی کەون و بەدیهێنەرەکان بێ ئەمەی کە لە سەردەمی سەدەکانی ناوەڕاست و دواتریش سەدەی 16 و 17 و 18 کە باسیەکەین ئەمانە کە بوون بە مولحید و جایەتی ئاینی کڵەسایان کردووە شێوەیە لە شێوەکان ئەتوانین بڵێن حەقیان بووە شێوە لە شێوەکان ئەتوانین بڵێن حەقیان بووە چونکە خورافەیەکی گەورە چون ئەو ئاینە بە شێوە لە شێوەکە ئەو ئاینە تەواو تێک دراوە و پڕ بووە لە خورافات و پڕ بووە لە قسەی قەشەکان و خەڵکان ئەو خەڵکانی کە بە مەبەستی قازانج بۆ خۆیان نووسیوانە بە تایبەتی کە فرۆشتنی سکەی غوفران و معسوومبووندانە پاڵی پاپا و ئەم شتانە ئەمە وای کردووە خەڵکان دژی ئەمە بوەسن دیار کەسە دژی ئەمە وەسابێ وتیانە تۆ مولحیدی یا دژی مثلا قنوتی سلاسة تسليس مثلا خوا و کوڕ و ڕۆحی قودوس وەساوە دەوتیانە تۆ مولحیدی خۆ لە ئەسڵامە ئیلحاد نییە ئەسڵامە ئەمە چاکە تۆ دژیبی بۆ قسە بێ هەرچی مسلمانە مولحیدە واضحە براکانم لە سەدەی ناوەڕاست کەمتر ئیلحاد دەرکەوتووە لە سەدەی 16 بەرەو دووە با بڵین ئەڵێ چی ئەڵێ یەکەم کەسێک یا بۆ یەکەم جار حکم ئیلحاد یا حکمی کوشتن بۆ کەسێ دەرچوو بە تۆمەتی ئیلحاد بە ناوی جیفری ڤالیە ئەم کەسە نکۆڵی لە بوونی خوا کرد نووسینێکی نووسی تایە چی کرد تیا باوەڕی وا بوو کە ئەم گەردوونە بێ خالقە و چۆن بڵێ بە هین دروست بووە بۆی ئەم کەسەیان گرت کڵێسای وکاتە و سووتان دیانە خۆی نووسینەکەشیان سووتان بەڵێ تەنها ئەو نووسینەی ما کە لە دۆسەکەیە دانا دوای لەسەرەوە ساسی ئەوە ئەم ناوە هاتوو ئەم بڵێن ئەم مێژۆ بۆ ئێمە تۆمار کراوە مارتن لوسەر تێت مارتن لوسەر لە ساڵی 1483 بۆ 1546 ژیاوە طبعا مارتن لوسەر ئەگەر ناوی بنین بە کەسی مصلح یا چاکساز لە ئاینی کاسۆلیکی مەسیحیا دائەنرێت دامەزێننی ئاینی چیشە مەزەبی چیشە پرۆستانتی وانە بۆ ئەم کەسە باوەڕی بە سکەی غوفران و باوەڕی بە معسوومبوونی پاپا و باوەڕی بەم شتانە نەبوو یعنی کۆمەڵی هەوڵیدا کۆمەڵی خوڕافەی ناو ئاینی ئەو کاتەی مەسیحی مەزەبی کاسۆلیکی پاکاتەوە بۆی ئەمی چییە ئەمیش تقریبا خۆی تەمان قەشە بوو مارتن لوسەر و نیەتیشی حتمما لەوانەیە پاک بوو بێ بەڵام ئەم چۆن بڵێ بیوێری کە بەرامبەر ئاینی کڵێسا کردی وای لە خەڵکی تر کرد بوێرن بوێریان بێت و ئاوا پەلاماری کڵەسا بدەن و سەریان بەرەو چی بچێ سەریان بەرەو ئیلحاد بچێ دوای ئەوە کەسێک بە ناوی کۆپەرنیکۆس هات قسەیەکی کرد وتی چی وتی گەردوون زەوی چەقی گەردوون نییە کە لە ئاینی مەسیحی ئەو کاتە قەناعەتیان وا بوو زەوی چەقی گەردوونە وتی نە زەوی چەقی گەردوون نییە بەڵکو خۆر چەقی گەردوونە زەوی بە دەوری خۆرا خوێتەوە نەک خۆر بە دەوری زەویە تەعمە لەسەر ئەم قسە چیان کرد کڵێسا ئێمە ڕاستەوخۆ پێچەوانی دژی پێچوانی بنەماکانی ئاینی مەسیحێتە لەسەر ئەم قسە وەسانیان و ئەوەی بینیشکەم ئازان کوشتیشیان ئەگە غەڵەت نەبم ئەگەر معلومە غەڵەت نەبێ
ئەمە الحال لە سەدەی حەڤدە لە سەدەی حەڤدە کە بە هەمان شێوەی سەدەی 16 دەسەڵاتی کڵێسا و پیاوانی ئاینی بەهێز بوو کەسێ بە ناوی گالیلۆ گالیلی لە 1564 بۆ 1642 هات بۆ چوونەکانی کۆپەرنیکوسی دووبارەشی کرد دووبارە تەزدیق کرد وتی بەڵێ ئەوەی کۆپەرنیکوس ئەیڵێ کە خۆرچەقی گەردوون و زەوی بەدەوەری ئاخرێتەوە ئەوە تەواوە لەسەر ئەم بنەما بانگیان کرد و چۆن بڵێ پەشیماننامەیەکیان پێنووسی و گالیلۆش پەشیماننامەی کرد کە بەڵێ قسەکەی من غەڵەتە و بڵێ قسەی کڵێسا تەواوە یعنی بەڵام لە ئەسڵا خۆشی هەر باوەڕی بەچی بوو هەر باوەڕی بە قسەکەی خۆی بوو لە ترسە ئەمەی کرد دوایەوە زانا نیوتن هات نیوتن خۆی کەسێکی باوەڕدار بوو و تامردش هەر باوەڕدار بوو بەڵام کاتی یاساکانی سیاساکەی دۆزی و یاسای کێشکردنی زەوی و یاسای جوڵە ئەمە وای کرد تقریباً گومانێ دروست بێت لەسەر چی لەسەر دەسەڵاتی خوا لە کەونە ئەڵێ کاتێکە لاپلاس شەرحی ئەم یاسانە ئەکا بۆ ناپلیۆن ئەڵێ کە کتابەکەی پێدات ئەڵێ ناپلیۆن پێڵێ ئەڵێ تۆ ئەم شەرحە بۆ من کردووە بەڵام ناوی خوا لەم شەرحا نییە یعنی ئایا خوا دەسەڵاتی نییە لەم گەردونە بەڕێوە نابە ئەڵێ ئەویش ئەڵێ لاپلاس ئەڵێ ناپێویستی بەخوانی ئەم گەردونە ئەڵێن کەواتە ئەم دۆزینەوەی نیوتن وای کردووە مەسەن لە کەسێکی کو لاپلاس و حتمما خەڵکانی تریش کە سەریان بەرەو چی بچێت بەرەو ئیلحاد بچێت قەناعەتیشیان وا بووە ئەو کاتە وتوانە چی وتوانە ئەم گەردونەوەکو کاتژمێرێ وایە خاوەنەکەی دروستی کردووە ساعاتەکە و جێ هێڵاوەتە خۆی ئیشەکە ئیتر پێویستی بە چاودێری و بەڕێوەبردن نییە دوای ئەمە کێ دێت دوای ئەمە کەسێک دێ بە ناوی جۆن لۆک کە ئەمە خاوەنی نەزەرەی معریفەیە لە فەلسەفا گەردما زاکە تۆ زۆش کە ئەم دەرزە بێتاقەتمەون والله زۆر وێرانە چی بکەم تر مێژوەکە ئاوایە تۆزە چنە بابەتی ئیسلامیەکە ئاسانترە بێ ئینشاءالله طبعا جۆن لۆک ئەم کەسە بەدەوتماوە بە دامەزرێنەی نەزەرەی معریفەی فەلسەفا ئەپستۆمۆلۆژی دائەندرێت ئەم کەسە کەسێک بووە کەسێکی ئەزمونگەرا بۆ باوەڕ بۆ هەستەکانی ئینسان حەقیقەت لە هەستەکانی ئینسانە و باوەڕی بە چیش نەبووە باوەڕی بە معجیزە نەبووە و قەناعەتی وا بۆ عەقڵ زاڵە بەسەر بەسەر دەقەکانی ئینجیل یعنی عەقڵی پێشی وەکو ئەگە بە زمانەکەی خۆم نەقڵ کردووە بەڵێ عەقڵی پێشی نەقڵ کردووە ئەمەش تقریباً هەر واقعانی شوایە سەری کێشا بۆ ئیلحاد اینجا باروخ سپینوزا دێت کەمە کتێبێکی نووسی بە ناوی ئەخلاق ئەم کابرا باوەڕی وا بوو کتێبی مقدس ئەو نووسینانەی کە لە ئینجیلا هەیە ئەمانە هەموو شتەکانیان ڕەمزی و ئیستیعارەن ئەسڵی نین بابەتەکان بابەتی چی نین بابەتی ئەسڵی نین و باوەڕی بە وحدة الوجودیش هەبووە قەناعەتی وا بۆ خوا و گەردوون یەک شتن تێکەڵن ئەمەش تقریبا هەر وەکو ملحیدە دائەندرێت اینجا دیکارت دێت دیکارت کە فەلسەفەی دامەزرێنەی فەلسەفەی نوێیە فەلسەفەی حەدیثەیە ئەم دیکارت کتێبێکی نووسی بە ناوی عالەم و پشگیری چی کرد پشگیری قسەکانی گالیلۆی کرد دیکارت مەزەبەکەی لەسەر شەک گومان دروست کرد وتی چێبێتەوە گومان لە هەموو شتێ بکەیت گومان لە خوا گومان لە خۆت گومان لە چواردەوت یعنی هیچ شتێ حەقیقەتی نیە هەموو شتێ جێگەی گومانە هەموو شتێ چییە هەموو شتێ جێگەی گومانە تەنانەت ئەڵێ تا وای لێ هات گومانی لە خۆشی بوو ئایا هەیە چییە ئینسانە چییە چی نییە ئەڵێ تا وای لێ هات وتی من مادەم بیرەکەمە کەواتە من هەم يعني لەسەر مەساست باوەڕی بەبوونی خۆی کرد ئەم کەسەش تقریبا هەر ئەم فەلسەفەی دیکارت ئەم فەلسەفەی شەکیە گومانەیە بەڕاستی لە سەردەمی ئەگەر نەقلەکەم غەڵەت نەبێ مەذهبی ئەشعەریەکانیش تقریبا پێش ئەمە ئایان بووە ئەوانەڵە چی ئەبێ بۆ هەموو شتێک تۆ گومان بکەی بە نەظەر و ئیستیدلال بکەی و گومان بکەی اینجا بگەی بە حەقیقەت يعني تا لڕێی گومانەوە بگەی بە حەقیقەت نەک ڕاستەخۆ بگەی بە حەقیقەت طبعا ئاەتمانی پێچوانەیە قسەی سەکاتی وەمان نییە بەڵێ بۆ چوونێک بوو لەو سەردەما لە سەدەی 16 ئەیوو چی ئەیوو باوەڕبوون بەخوا و ترس لە عقوبەی خوا لەگەڵ چییە هاوڕێیە لەگەڵ ئاشتی کۆمەڵایەتی واتاوەکو تا تەمان قسەکە تەواوە واتاوەکو تا تۆ باوەڕ بەخوا هەبێ و لە سزای خوا بترسی تاوان ناکەی خراپە ناکەی ئاشتی کۆمەڵایەتی زیاتر بڵاوە بێتەوە ناو خەڵکیە ئەڵێ کەسێک کات بناوی بیری بایل ئەم کەسەوتی چی وتی ئەم هاوکێشە غەڵەت دژی ئەم هاوکێشە قسەی کرد بۆیە ئەوە چییە ئەوەشیان بە ملحید لە قەڵەمدا و لە سەریشی چی کرد سەریشی داناوە تا کوشتیان سووتاندیان هەروەوتمان لە فەڕەنسا کابرای بە ناوی ڤالیە هات لە سەدەی 17 و کوشتیان لە ئایکهێن لە بەریتانیا جۆنتی لە فەڕەنسا تا کۆمەڵی ناوە پێویست ناکە بیان خوێنین ئیلحاد لە سەدەی 18 لە سەدەی 18 ئیتر ئیلحاد وردە تۆوی دەرکەوت طبعا یەکەم جارێک کە وەکو معلومەیەک یەکەم جارێک وشەی ملحید بەکارهات بێ لە سەدەی 16 بەکارهات و وشەی ملحید ئیلحاد
لفرنسا بكاراتو بلام للان ناوكا كسيك مناي بيليه باليه جناو خلطنا لهم بكاري هناوا بلام الحاد وكو ديار دو كبلاو بو بشوكي قشتي لسدي هجده بلاو بو دوای چی دوای شورشی فرانسی 1970 دوای شورشی فرانسی و کانال خستنی دەسەڵاتی کەنیسە ئیتر وردە ئیلحاد بڵاو بووە لەم سەردەمە دوو هۆکاری سەرەکی و کاریگەریان کرد لەسەر بڵاوبوونەوەی ئیلحاد یەکەم کۆمەڵی خەڵک دروست بوون بە ئاشکرا ڕخنیان لە چی ئەگرت ڕخنیان لە کتابی مقەدەس ئەگرت لە ئینجیل ئەگرت وەکو کێ چارلز بلاوند ئەڵێ چی ئەڵێ قەناعەتی وا بوو کتابی مقەدەس قسەکەشی تەواو بووە کتابی مقەدەس دژی عەقڵ و لۆجیک يعني أوك الإنجيل هي دجي عقل لوجيك ناقون جل قال عقله فعلا قلت وسري تماشي إنجيل يسج بكي يعني برا بابتي خرافي وبابتي نعقلي لراسية أما وهذا قناعتي واو بيغمبران خلقانك هالبرست وخلقاني كن خوان بهاش جانمي دانا يعني بو حاشا لروتان بو قمج لوري بيغمبران عليهم أفضل الصلاة والسلام بو قمج كردني خلق أم ادعاء أم بانقشان كردوا وقناعتي شواب وروح لا شيء يكشتن كروحنا ما لا شيء كلاشنا ما روح جنامني واتا روح نمرنيه من توكم اسمع قناعت ما روح نمره إنسان لا شيء أمره بلام روح شيء نمره زندوه بيته لقيامته تاتاية بلا يمنع بيك وشيء كان لناواشن دو أما جان استروك هاد كم كابراء أبو بهمان شيوا رخنا لك سيتي عيسى عليه السلام بيغمر قرتو قناعتي وابو كأم كسل وجوده لروي تاريخي وكسيكي وامانيه لروي تاريخ وكسيكي وامانيه بو معلومات نسيج خلق هي هل ملحدين كردستان من بينيوم على فيسبوكا عليه والله عربي شيء على لروي تاريخ هو بيغمبر محمد شتيكي واني ناي محمد بيغمبر بو بيتو ام عين يعني لروي تاريخ وشتيواني كتلما او بري چون بلي قمجيه حاشا لروتا اما ام جوري كموتمان رخنيا لشي اقول لك تاي مقدسه قرت باش جوري دوم كمذهبي وربوبي بقناعتي وابو تشيا قناعتي وابو خواي قوله هي بلام چی وتمان تداخل دروست لچاودێری کردن و بەڕێوەبردنی گردوونە ناکە ئیتر فەیلسوفەکان دوای ئەوە هەلم سەردەما دیڤید هیوم هات بە هەماشی ئەمیش معجزەکانی ڕەدەکردەوە ڕخنە لە کتابی مقەدەسە کرد باوەڕی بە قانونی سەبەبیە نەبوو ئیمانوئێل کانت هات بە هەماشی ئەمیش هەر کەسێکی عەقلانی بوو لە شوێنکەوتنی مەذهبی ئەزموونگەرای جۆن لۆک بوو ئەم کابرا ناوەکەم باسە لە ئەخوێنەکاتەکەم نییە هۆڵباخ هات بارۆن هۆڵباخ ئەمیش بە ماشی فەیلسوفێکی مادی بوو اینجا ڤۆڵتێر لە ساڵ 1694 بۆ 1678 ئەم کابراش کەسێ بوو کە هەوڵیدا عقلانیت و بچۆن بڵێ پێشی چی بخە پێشی دین بخات قەناعەتی وا بۆ ئەوەی لە دینە هەیە خوڕافەیە هەروەها باوەڕی بەچی بە ئازادی خوازی و ڕۆشنبیری و لیبراڵێتی تاک و لیبراڵێت بوو لە تەواوی ئەوروپا و قسەکانیشی کاریگەر بوو بەسەر فەیلسوفەکانی دوای خۆی الحاد لسدي نوزو بسريعي لسدي نوز طبعا اوي تر لسدي هجده الحاد اشكرا بو باشكرا هين بو كلاساش چون بلاي بارغوبني بيچايوا لسدي نوز تقريبا يتر الحاد بو بشتكي باو علي بيريز بشيلي لسال 1922 كتابك نوسي بناوي ضروره الالحاد وعطاء الحاد بيويسته طبعا باي او نما ويتر اما ايمان ابي چی بكين الحاد بيويست او بلغان تيا عليه او بلغاني كباسي بوني خوا كان هيچ به بلغ ناجميرين او بلغ عقلي و نقلاني كباسك كبوني خوا عليه بلغ ناجميرين دو او ستيوارت ميل هات كسيكي ابوري ناز بو امش به هماشي ونقول لبوني خوا كرد سبنسر هاد او كسيكي اغنوستيك بو امش انجا هنسكلي توماس هنسكلي اما انا هميان چی بون هميان گمان لسر بوني خوا دروسه کرد بدو امانه کی هات نیچه هات نیچه کابرا بو خوانه قصه کاله خدا مرد الله موت اله خدا مرد نیچه کسی بو خدای لا برد باور بچی بو بمروفی برز بو واتا سوپرمان مروفی کامل اما نیچه دوری بو بلین بلاکونو الحاد لاوروبا بدوای کارل مارکس هات که امیش خوانی قصه آین تلیاکی گلانه کارل مارکس کاریگر به فلسفه مادی فیورباخ فلسفه مثالی هیگل و لروی سیستمی آبریش و قناعتی وابو سیستمی سوسیالیستی دادگری دروسه کان نیوان خلقیان نک سیستمی آینی اینجا دوای امانتکی هات داروین هات براسی چارلز داروین که لسال 1909 بو 1982 يعني وقت اگر ام قسم معقول بيقون بازدانكي قوري لسر كشسني الحاد روس بو چونك قناعتي وابو اصلي انسان كان هم ليك تاك خانه وهاتو
مرۆڤەکان هەمان لە چیوە دروست بوون لە یەک تاقەخانەوە دروست بوون و وردە گەشەیان کردو و کەواتە ئەمەی تر کە لە تاقەخانەیەکەوات بێت پێویستی بە چی نییە پێویستی بە خوا نییە هەم بێدی بێنێت و هەم گەشەی پێ بدات فعلا چۆن بڵێ ئەم هەتا ئێسش نظري پەرەسەندن نظري تطور کاریگەری هەیە لەسەر ملحدینی ئێسش اینجا شوپنهاور هات ئەمیش کەسێکی فەیلسوفی تاریک بین بوو ڕەشبین بوو الله ئەوە ترسنۆکی یعنی منە ڕەشبین بوو کە چۆن ماڵە خەوت دەرگا و پەنجەری داخست و دەماچەکەشی ئەخسە پشتە سەری لە ترسە زۆر بێڕێزی بە پیاوانی ئاینی کرد خصوشتی زۆر کاتەکە لەبەر کاتەکە هین ناکەم ئەمانە تقریبا ئەو ناوانن لە سەدەی 19 مای بڵاوبوونەوە ئیلحاد بوون لە ئەوروپا ئیلحاد لە سەدەی 20 ئیتر کەشتە لوتکە لە سەدەی 20 ئیلحاد بوو بە چی بوو بە دەسەڵات کۆمەڵێکی زۆر وڵات دروست بوون لەسەر چی لەسەر بنەمای ئیلحاد وەکو رووسیا سۆڤێتی جاران وەکو کوبا وەکو بڵێن کوبا چین و ئەم وڵاتانە مهم یعنی وڵاتانی شەرقی ئەوروپا ئەمانە وڵاتەکان لەسەر چۆن بڵێ دەسەڵاتەکان لەسەر چی بناتنا لەسەر فکرەیەکی ئیلحادی بنیاتنا کەواتە ئیلحاد لە سەدەی 20 جگە لەوەی لە ناو ڕۆشنبیر و لە ناو عامی خەڵکا بڵاو بووە گەشتە چی گەشتە دەسەڵاتیش بە قسەیەکی تریش ئیلحاد لە سەدەی 20 و لە سەدەی 19 و 20 لە ئیلحادێکی فەلسەفی و گۆڕا بۆ ئیلحادێکی زانستی لە ئیلحادێکی فەلسەفی و گۆڕا بۆچی بۆ ئیلحادێکی زانستی لەم سەدەمەش کێ هات جان پۆل سارتەر هات کە کەسێکی عەبەسی بوو جوودی بوو نکۆی لە بوونی خوا کرد بەڵکو دژایەتی خواشیە کرد و عەشیقەکەی با بڵێن سیمۆن دیڤوار کە دڵداری بووە تقریبا وەکو یا ژنی نەبوو بەڵام تر هەر پێکەوە بوون ئەمیش هات کە کەسێکی فێمینیستی ڕادیکاڵ بوو لەسەر دیفاعکردن لە ئافرەت و بەڵام چی بوو ئەمیش هەر کاریگەری بوو لەسەر ئەوروپای و کاتە بۆ ئەوەی هەرچەند ئێستا جیاندەرەشکە هەیە باسیار چۆن بڵێ سەرچاوەکەی لە ئەوە ئەیهێنن لە بڵاوبوونەوەی ئیلحاد هەروە کەسێکی تر بە ناوی ئەلبێرت کامۆ کە کەسێکی ڕەشبین بوو ئەمیش پێوا بۆ ژیانی چواتەمانایەکی نییە بیرات راسڵ هات کە کەسێکی برکاری زان بۆ زانایکی برکاری بوو کتێبێکی نووسی وتارێکیدا بەناوی بۆچی من مەسیحی نیم قەناعەتی بە لەو وتارە کە دوایش کرا بە کتێب هەموو ئەو بەڵگانەی کە ئیمانداران بەکاری دێن بۆ سەلماندنی بوونی خوا بەڕێی خۆی بە قسەی خۆی ئەو بەڵگانەی هەڵوەشاندەوە ئیلحاد لە سەدەی 21 ئەمەیە کە هەیە لەبەر کورتی کاتەکە باسی ناکەم ئەو جەماعەتەیە باسی ناکەم زۆر بە سەریعی مێژووی ئیلحاد لە ئەم 5 دقەی شڵام بمدەنێ با بە سەریعی تەواویکم ڕەحمەتان لێبێ مێژووی ئیلحاد لە ئیسلامدا لە ئیسلامدا ئیلحاد بە زمانی نکۆڵیکردن لە بوونی خواشتی وامان نییە ئیلحادتمان باسی چییە باسی نکۆڵیکردن لە بوونی پێغەمبەرایەتی نکۆڵیکردن لە موعجیزە باسی فەرزکردنی عەقڵ بەسەر نەقڵە بە ئەمانێ ئیلحاد بە نکۆڵیکردن لە بوونی خوا نیمانە بەڵام تەبعاً لە سەردەمی تا سەردەمی کۆتایی سەردەمی ئەمەویەکانیش ئیلحاد بوونی نەبووە هەرچەند قسەیە هەیە کە ئەڵێ وليدي كوري يزيد كخليفة بوا ما مصاكي عبد الصمد بن أبو علاية هرواكي خليفة محمد كوري مروان أمانة كما مصاكي جعدي كوري صفوان بوا ويكفكري جهمي دعناوا الله أمانة ملحد بون بلام أصلي كيني لراسي وكو شملي تومتي كلواني بوا عن البصرابي بلام لسر دمي عباسية كان سرتاي دصاتي عباسية كان كومال خلقي فارس بون بمسلمان أم فارسانة بيشتر آيني تيان بو آيني معنويان بو آيني معنوي واتا شملي خوي روناكي وخوي تاريخي ثنائيان بيوتي ئاینی دوانی مانەوی ئاینی دوانیە زەندیق بوون دوایی کە بڵێن چۆن بڵێ کە بوون بە زەندیق و ئەم ڕخنانیان لە پێغەمبەرایەتی و لە چۆن بڵێ لە معجزات گرت پیان وترا زەندیق ئەم شەش تەمان لە دوای سەردەمی عەباسیەکان بڵاو بۆ زەندیق و شەیەکی خۆی لە ئاسا و شەیەکی زەردەشتیە زەند بە ماناو کەسەتێک کە شوێنکەوتەی ئاینی ڕێوڕەسمی ئاینی ئاڤێستایە یەکەم کەسێک کە مێژوو تۆماری کردبێ لە ناو سەردەمی عەباسیەکان ئیبن ڕاوەندی کە لە 210 بۆ 294 ژیاوە کەسێک بووە خەڵکی ئەسفەهان بووە مسلمان بۆ ناوی ئەبوالحەسەن ئەحمەد بن یەحیایە ئەم کابرا کۆمەڵی ئاڵوگۆڕ لە ژیانیا بووە جاری معتەزیلە بووە دوای بۆتە شیعە دوای بۆتە جوولەکە دوای نکۆڵی یعنی ئەم سەروسەری زۆر کردووە و کتێبێک گەلێکی زۆریشی هەیە ئەودا من تقریبا نووسیومە زۆری نووسیوە کتێب گەلێکی زۆریشیە ئەم کابرا یەکی بەلەو کەسانەی کە نکۆڵی لە بوونی پێغەمبەرایەتی کردو و قەناعەتی وا بووە عەقڵ بەسە بۆی چاکە و خراپەی پێ بناسینەوە وتمان وەکو عەقیدە بەراهیمەکانی هیندستان و پێغەمبەران هیچ پێویست نین معجزەی ڕەت کردوتە بە هەموو شێوەیە قەناعەتی وا بۆ قورئانیش تەنها حوجەیە بۆ عەرەب
چونکە بە زمانی ئەوان دابەزی حجەنیە ئەڵێ حجەنیە بۆ منێکی ئاعجەمی کە زمانی عەرەبی نازانم ئەمە یەکێک بۆ لەو ملحید کەسانی کە بە ملحید ژمار کراوە دوای ئەوە کێ ئەبوو زەکەریا رازی ئەبوو زەکەریا رازی لە 250 کۆچی لەدایک بووە کەسێکی طبیبێکی گەورەیە رازی مەشهورە فەیلسوف بووە و منطقی بوو بڵێن بیرکاریزان بووە بەڵام ئەمی چییە ئەمیش کەسێ بۆ ملحید بوو هەمان بۆ چوونەکانی ئیبن ڕاوەندی بووە هەمان بۆ چوونەکانی ئیبن ڕاوەندی بووە و هەرچەندێک کەسەڵەکی لە کۆتایەکەشە تەواوی ئاینەکان بە ئاینی زەردەشتی شۆکە خۆی زەردەشتی بۆ پێشتر بۆ شۆڕەتی کردوێتەوە دوایەوە کەسێکمانە بە ناوی صالح عەبدولقودوس ئەمیش بە ماشیەوە هەر زەردەشتی بۆ مسلمان بووە فارسن یعنی مانەمەیان فارسن مسلمان بووە و لە ئەسڵا خۆی بە مسلمان پیشانداوە بەڵام فکرە و بوو بۆ چووناخەکەی ملحید بووە و شعرێکی ئەڵێ تەنها ئەم دوو دێرە شیعرەی ماوە ئەم دوێر بەڵگەیە لەسەر چی لەسەر ئیلحادەکەی خەڵکانی تر زۆر بوون مثلا لە کتێبی ئەزەندەخ والشعوبیە في العصر العباسي ناوێندیان وەکو ئەبوو دەلامە مطیع بن ئەیاس حەماد عەجرەت بەشار بن بورد جاحظ ئەبوو نەواس ئەبوو عەتایە ئەبان بن عەبدولحەمید ئەمانە خەڵکانی بوون کە چییە کە ملحید بوون ئیلحاد لە سەردەمی حەداسا لە دوای شۆڕشی فەڕەنسی و لە ناو وڵاتانی عەرەبی وردە زیادی کرد بەهۆی چی بەهۆی ئەوەی خەڵکانی لە وڵاتانی عەرەبی ئەچوون لە ئەوروپایان خوێند دوای کاریگەر بوون بژێ ئەو فکرە ئیلحادی کە لە سەدەی 19 بڵاو بۆتەوە ئەیانە بۆ ناو چی بۆ ناو وڵاتانی مسلمان دەرسی پێشوو باسمان کردی کە لەوانە ئەدهم ئیسماعیل بوو کە وتمان چوو لە رووسیا خوێندی و دکتۆرای لە بیرکاریە هێنا دوای خۆی کوشت اینجا کەسێک ترێ بە ناوی عەبدوڵڵا قوسەیمی ئەم نەکبەتە لە ساڵ 1906 لەدایک بووە خەڵکی سعودیەیە لە ساڵ 1996 وفاتی کردووە مردووە مەسەرەتا کەسێکی سەلەفی بووە کەسێکی يعني رادیکاڵی سەلەفی بووە بەڵام دوای بوو بە کەسێکی ملحید ئەڵەن کەسێ بۆ ناوبانگ وای کردووە لەگەڵ شەپۆلا بووە لەکوێ ناوبانگی دەستکەوت بێ بووەتە ئەوە لە کتێبی هذا الكون ما ضميره قسەیەکە زۆر يعني بێئەدەبانەیە بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ چوومە ئەشکەوتی حەرا نەخوان بینی نە مەلایکەم بینی نە هیچم بینی يعني جملەی ئەمانە ڕەدەکاتەوە مێژووی ئیلحاد لە کوردستان مێژوویەکی کۆنی نیە مێژوویەکی تازەیە لە سەردەمی ئەگەر بیگەڕێنەوە زۆر کوردستانی گەورە لە سەردەمی دروستبوونی ئیتیحاد و تەڕاقی کە دوو لە دامەزرێنەرانی کورد بوون ئیلحاد دروست بووە ئەگەر بین بۆ کوردستانی باشووریش لە ساڵی 1930 کە فکرەی شیوعیت لە کوردستانە بڵاو بێتەوە ئەوە ئیلحاد لە کوردستانە بڵاو ئەبێتەوە ئەمە تقریبا بە کورتی مێژووی چییە مێژووی بڵاوبوونەوەی ئیلحادە سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك